کاتتان باش بینەرانی بەڕێز نەورۆز و ساڵی نوێتان پیرۆز نۆرۆزی کارانتینە و قەرانتینەتان پیرۆز ساڵانی پێش هەروواکە ئاگادارن ئالەم کاتوساتە ئێمە راپۆرتی ڕێوڕسمەکانی جێژنی نەورۆزمان پێشکەشەکردن بەڵام ئەمساڵ بەداخەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕێوڕسمەکان بەڕێوە نەچوون هەر بۆیە بەرنامەی ئەم جارەی ئێمەش هەوڵمانداوەکە لەسەر ئەو چالاکیانە بێ کە دژ بە تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا بەڕێوە چووە پێویستە عەرز بکەم بەداخەوە لای ئێمە بەو شێوەیە هێشتا بەجددی ئەو مەترسیان وەرنەگرتووە هێشتا گوێی پێنادەن و بڕێک شوێنیش بڕێک کەسیش بەداخەوە هێشتا بەگاڵتەیە زانێ هەر بۆیە ئێمە بە پێویستمان زانی هەم لە بواری پزیشکیەوە هەم لە بواری ئەو زەحمەت و هەوڵانەیەوە کە کێشراوە باس بکەین و بە خەڵکیش بڵێن کە ناتان ترسێنین بەڵام ئەم پەتایە هەیە و جددیە و ئەبێ هەوڵ بین بۆ ئەوە کە تەشەنە نەسێنێ ئازیزان ئێوەش هاوڕێمان بن با پێکەوە بڕۆین بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچێ ئەم جارە لەسەر هەوڵ و تێکۆشانی ئەو خۆشەویستانەی کە بۆ ڕێگری و پێشگیری لە تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا ئەنجامیان داوە ببینین و ببیسین. ئەم ڤایرۆسە تقریبا نزیکەی دووسێ مانگێکە هاتووە پێشتریش هەبووە نزیکەی 30 ساڵێکە ئەم ڤیرۆسە ناسراوە بەڵام هەرجار تێت شێوازی واتە حملەکردنی خۆی بە خەڵکی و بە نەخۆشەکان ئەگۆڕێت ئەوەڵین جار لە چینەوە هات بەناو سارس ناسوویان کە ئەویش حاڵەتێکی ئێپیدێمیەک بوو کە زۆربەی خەڵکی گرتەوە بەڵام خۆشبەختانە زوو توانیان لەوێ کۆنتترۆڵیکەن و بنبڕیکەن ئەو نەخۆشیە دوای چەند ساڵتر بەناو هەر ئەم ڤیرۆسە بە ناوێکی ترۆ بەناو مێرسۆ هات عەرەبستانی گرتەوە کە ئەوانیش لەوێ خۆشبەختانە زوو کۆنتترۆڵیان کرد و ئەم ڤیرۆسی کۆرۆنایە واتە کویدی 19 تقریبا نزیکەی سێ مانگێکە هاتووە بۆ ئەوەڵین جار لە یەکێ لە پارێزگاکانی چین ووهانی چینە سەری هەڵدا چین بە باشی و بە تەواوی توانیان لەویا کۆنتترۆڵێکەنەوەست کە هەموو لە سوشال مێدیا و لە تەلەڤیزیۆن و هەموو بینی ومانەکە بە چه شێوەیەک ئەوان قەرەنتینەکان دەست پێ کرد بەڕاستی لە هەر وڵاتێک تر بوایەت شاید فاجعەیەکی گەورە کارەساتێکی گەورە ڕوویەدا و زۆربەی خەڵکی کوشت بەڵام بەو نەزم و ئینزەباتەوە کە خەڵکی ئەویا بوویان و گۆڕاگری ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و حکوومەتی ئەویابوون توانیان لە عەرز دووسێ مانگێکا خۆشبەختانە ئەوان بنبڕیکەن بەڵام بەداخەوە زۆربەی وڵاتانێکە کە گەشت و گوزاریان هەبوو لەگەڵ چیناوە ڕعایەتیان نەکرد ئەو نەخۆشیانە گواستەوە بۆ وڵاتانی تر و ئیسە ئەتوانم بڵێم بەداخەوە بۆتە شتێکی هەمەگیری جەهانی واتە پاندمی ڕوویداوە ینی وڵات نییە تقریبا تووشی ئەم نەخۆشیە نەبوێت و ئایسەکە من لەگەڵتان قساکەم نزیکەی 170 وڵاتی دنیان دەرگیری ئەم نەخۆشیە بوون ئەم ڤیرۆسە شاید لە بواری مەرگومیر و کوشەندەگیە زۆر خراپتر لە سارس و مێرسەکەی پێشوون نەبێت بەڵام بەداخەوە زۆر بە خێرایی پەراسێنێت شیۆعی زۆرترەواتە و زووتر پەخشە بێت و ناو کۆمەڵگا هەرە شتێک کە خۆشمان ئەیبینین بەچاو ئەوەتە واردی هەر کشوەرێکە کە بێت لە عەرزی چەند ڕۆژ و چەند هەفتەیەکە زۆربەی خەڵک تووشیە بنەم نەخۆشیە
و ئەو جۆرەیش کە باسی لێەکەن وانە بەس بە ساڵات چوان و ئەوانەی کە نەخۆشی هایەکی پێشووتریان هەبێ دەرگیر بن ئەو شتەی کە ئایسە بەدەستمانە گێت و ئەو مەقالانە کە دێنە دەرەوە ئەو ئامارانە کە دێت بەداخەوە هیچ کەس لە ئەمانە نییە لە توش بوون بەم نەخۆشیە و لە مەرگومی لەم نەخۆشیە هێشتا بە جوانی شێوازی حملەکردنی ئەم نەخۆشیە نەناسراوە چون تازە ڕوویداوە هێشتا خەریکن تاقیق و پەژوهشی لەسەرەکەن هێشتا نەگەیشتون بە یەقین و قەتعیەت بەداخەوە دەرمانێکی تایبەتی ئەم نەخۆشیە نییە ئەسڵەن ڤیروس ئەو دەرمانانەی کە دژە میکرۆب و دژە باکتری ئیسفادەی لێەکەن لەما هیچ کاریگەریەیەکی نییە ڤیروس شێوەی حملەکردن و شێوەی داگیرکردنی نەخۆشەکانی شێوازێکی ترە بەداخەوە هیچ دەرمانێکی تایبەتی نییە هەر بۆیە ئەو نێشتە ئەکی دەکەین کە ئەبێ ئەم زەنجیرەی پێوەبوون و انتقاڵی ئەم نەخۆشی ئەبێ بپچڕێت ئەبێ ئێمە کارێکین کە خۆمانی لێبشارینەوە لە زەربەڵ مەسەڵێکی کوردی هەیەڵێ تۆ وەختێکە دەرەقەت کەسێک نەهاتی ئەبێ ڕاکەی لەدەسی تۆ وەختێک ئازانی تەرەفەکەت حریفەکەت حریفێکی قەدەرە ممکنە لەگەڵ یا دەرگیر بووی بە تێکشکانی خۆت تەواو بووی ئەبێ خۆتی لێ بتزیتەوە خۆتی لێبشاری تۆ ماڵەکانمانی لێداخین ڕاست ئەوێت ماوەیەکە هەمومان نیگەرانین ماوەیەکە پرسیارێک بۆ سەرجەم چالاکانی مەدەنی چالاکانی فەرەنگی چالەکانی ژینگە پارێزی هاتۆتە ئاراوە کە بەڕاستی خەڵکی ئێمە بۆچی ئەم پەتا کوشەندەیە ئەم پەتا مەرکێنەرەیە ئەم پەتا ماڵ کاولکەرەیە بەجد وەرناگرن ڕاستە هەندێک کەس پرس و مەسئلەی بژێوی ژیانی هەیە و لەوانەیە پاسایەوێکی بێت ڕاستە لایەکی تریشەوە کە ئێمە لەم ڕۆژانە بەداخەوە تووشی کێشەیەتر بووین بناوی کێشەی تقریباً حەجمی زانیاری خەڵک تووشی کێشە بوونە نازان هەرێکە بۆتە پزیشکی هەموو کەس لای ئەکاتەوە بەعسی پزیشکی ئەکات و خەڵک تووشی کێشە بوونە بڕاستی ئەم هەموو زانیاریانە تووشی کێشیان کردووە بەڵام لە لایەکی ترەوە ئێمە هەمومان ئاگادارین کە ڕۆژانە بەداخەوە هاو نیشتمانیانی ئێمە لەبەر ئەم پەتا کوشەندەیە گیان بەختەکەن هەمومان ئاگادارین کە ڕۆژانە بەداخەوە پزیشک و پەرستاری ئێمە کە لەم ڕۆژانە بەڕاستی خزمەتەکەیان شیاوی ڕێزە گیان ئەبەخشن هەمومان ئاگادارین ئەم پەتا کوشەندەیە تەنانەت وڵاتانی زلهێز وڵاتانی ئوروپایی بەو هەموو ئیمکاناتەوە وەکو ئەمریکا وەکو ئاڵمان وەکو فەڕەنسا وەکو ئیتالیا تووشی کێشە کردووە کەواتە بەڕاستی پرسەکە زۆر جدیە لێرەوە دووبارە ئەو پرسیاتە ئاراوە بۆچی ئێمە جدی وەری ناگرین هەر لە کاتە خۆش و ناخۆشەکانە خەڵکی دڵسۆز و خێرخواز بە تایبەت ڕێکخراوە مەدەنیەکان هەستاون بە کاری جوان و شیاو هەر بۆیە ئالم کاتانەشا کە ئەم بەڵایە و ئەم ڤایرۆسە ڕۆی لە مرۆڤایەتی کرد ڕێکخراوە مەدەنیەکان لە هەموو شوێنەکان هەستان بە کاری جوان بە یارمەتی خەڵک بە دروستکردنی ئەو مادانەی پاککەرەوە و خاوێنکەرەوە و زدە عەفوونی و هەروەها دەمامک و دەستکێش و ماباقی شتەکانی تر ئەڕۆین ئەبینین و ئەبیسین ئەو هەوڵ و چالاکی و ئەو زەحمەتانەی کە کێشاویانە ئێمە هەر وەک جارانی پێشوو وەک شۆرەی ڕێکخراوە مەدەنیەکان کە پێکهاتووە لە 8 ڕێکخراوەی مەدەنی کە لە بواری زانستی لە بواری فەرهەنگی کۆمەڵایەتی هونەری و ژینگەیی چالاکن بە تەشەنەسەندنی ئەم پەتایەوە هەروەها هاتنیش بۆ کوردستان و مەریوان هەر لە یەکەم هەنگاوەکانە لە چەندین کۆبوونەوە ئێمە هەستین بە چەندین هەڵمەت دژی ئەم ڤایرۆسە و وشیارکردنەوەی خەڵکی ئەم هەڵمەتانە لە چەند بەشە پێکاتبوو هەروە کە ئەزانن هەر لە سەرەتاکانەوە ئەو پێداویستیانەی کە بۆ کە پێڵێن مەحلولی زدە عەفوونی زۆر کەم بوو بە تایبەت چەندین قات گران بوو ئێمە لە چەندین ڕێگاوە توانیمان ئەو مەحلولە دەست بخەین و لە کارگایەکی بچووکە بە سەرپەرشتی چەندین دکتۆر و ئیداری بێداشت و تەندروستی مەریوان ئەو وەک هەڵمەتێک کە نزیک بە
14,000 ئەو محلولی زەدە ئەفونیە دروست کرا و لە بینی چینە جۆرە و جۆرەکانی کۆمەلگا دابش کرا بە تایبەت کرێکارانی شارەوانی بە تایبەت ئەوانەی کە وەک دوکاندار ئەوانەی کە پێداویستی ئەساسی خەڵک تامینەکان و هەروەها لە بینی چین و توێژە کەم داهات و فەقیرەکانی شارە دابش کرا. ئێمە نزیک بە هەفتەیەک لەواقع 7 ڕۆژ ئەو چالاکیە بەردەوام بوو نزیک بە 20 کەس لە کارگا بە سەرپەرشتیاری دکتۆرەکان و ئەو مەحلولانیان بە ئەسڵا کە پێشتریش تەهیە بوو بەستەبەندی و لەلایەن چەندین گروپیشەوە دابش ئەکرا لە شوێنە جۆرەکانی ناوشار. بەڵام ئەوەی کە پێویست ئاماژەی پێ بکەم ئەو کارێکی زۆر ئۆرژانسی بوو و ئەو کارە تەواو بوو، بەڵام چالاکی سەرەکی ئێمە هاتە سەر وشیارکردنەوە و ئاگاکردنەوەی خەڵک لە خۆپاراستن. هەروە کە زانن داخوازی تەواوی ڕێکخراوە جیهانیەکان، ڕێکخراوە ئیجرایی و ڕێکخراوە بێداشتیەکان لە واقع بۆ خەڵکە کە خەڵک خۆی بپارێزێ و بە نەهاتنە دەرەوە و لە ماڵەوە مانەوە و بە کەمترین حزوری لە نێوان میوانی و کۆمەلگا خۆپاراستن بکە. ئێمە هەستاین بە چەندین پرۆگرام و بەرنامەی ئەو وشیارکردنەوە ئاگارکردنەوەی خەڵک. ئەو شتەی کە من ئەیبینم زۆر باشە ئەگەر بکرێت لەلایەنی حکوومەت و بەرپرسیاران و بێن تەواوی شوێنە گەشتیاریەکان ئەو شوێنە کە خەڵک هاتوچووی زۆری یەکەن قەرەباڵغن وەکو خەستەخانەکان وەکو پۆم بەنزینەکان وەکو شوێنە گەشتیاریەکان کە من بازم تۆسیەکەم ئەو شوێنانە ئەبێ دابەخرێ لە ئێستاکە. ئەو شوێنانە کە زۆر پێویستە ئەبێ ببن وەکو پۆم بەنزین خۆم ناکرێ ئەبێ هەبێت وەکو خەستەخانەکان ئەبێ هەبێت. ئەو شوێنانە ئەبێ گەنەبەڕ بکرێت زۆریش باشە ئێمەش تەوسیەکەین تەئسیریشی زۆرە. بەڵام ئەو شتەی کە من ئەیبینم بنەماڵەکان خۆیان لە ماڵەوە هەرکەس بە شێوازێک هەڵەسێت مادەیەکی زودۆفۆنیا گەنەبەر دروسەکات زۆریشیان ئستاندارد نین بەداخەوە زۆریشیان ئەو کاریگەریە نییە لەسەر ئەو ڤیرۆسە کە ئێمە بینیومان و ئەیبی لە مەقالات و لە تێکسەکان ئایبینین بە چه شێوەیە گەنەبەڕ بکرێت بە شێوەهایەکی خۆماڵیانە خەریکن ئەوانە دروسەکەن و لە ماڵە بەکاریهێنن. ئەویش لە کەسێکا کە ئەسڵ تایسە ڤیرۆسی کۆرۆنا لەو شارە هەر نەبووە لەو دێهاتانە هەر نەبووە. تێن ئەو کارە ئەکەن من ئەوەت بە تەوسیە ناکەم بە باشیشی نازانم. لەم چەند هەفتەی ڕابردووە زۆر کە زەنگیان بۆ لێداوم پەیوەندیان پێوەگرتووم کە تووشی مشکلەی حساسیەت و ئالێرژی و تەنگەنەفەسی بوون بۆ ئەوەی کە ئەو مادانەکە بۆ گەنەبەڕکردن ئیسفادەیان کە شتێکی ئستاندارد نییە تێن وایتێکس ئیسفادە ئەکەن یا لە محیتێکی فەزایەکی بەستە و ناو حەمامە لە ناو توالێتەکانە یا ناو دیوەکانە ئیسفادەکەن دەرو پەنجەرەکانی بەستراوە ئیسفادەکەن زۆربیان تووشی مشکڵاتی حساسیەت و ئالێرژی و تەنگەنەفەسیە بن کە زۆربیان ترس و دڵەڕاوکیان گرێن نەکە ئەمە بەڕاستی کۆرۆنا بێت کە ئەو شتانە کە ئێمەی بینین و دوایی شەرحاڵیان لێگرین و معاینەیانەکەین و ڤیزیتیانەکەین ئەبینین زۆربەی حساسیەتە پەیوەندی بە کۆرۆناوە نییە. من بەو شێوە تۆسیە ناکەم بەو شێوە کە ئیسا هەموو کەس تووشی نەخۆشی وەسواسی بوون زۆر خەڵک ئەوە ئەمانێن بەکارهێناوە و ئەوە ئەم مادە ئالێرژیزا و حساسیە زایانە بەکارهێناوە زۆربیان تووشی مشکڵاتی تەنگەنەفەسی و سیەکان بوون. سەرەتا دەستمان کرد بە برادەران و خوشکانی عزیز برایان و خوشکانی عزیز دەستیان کرد بە دروستکردنی کارگەیەک بۆ بە بەرهمێنانی دەمامک و دەستکێش و ئەو شتانی کە پێویستە بۆ خۆپاراستن و ڕاگەیاندنێکی باش کرا کە خەڵکان داواتان لێکەین ئەو ڕێنوێنیە پزیشکیانە ڕەچاو بکەن کە تای سەکراوە و دواتر هەوڵ درا بۆ گرتنەوەی گیراوەیەک بۆ گەنبەڕکردنی ئەو مەترسیانەی کە هەیە لە ئەو وای ڤیرۆسە کە دووچار ببین و دابەشکرا بەسەر هەموو ماڵەکانە بە تایبەتی خۆیان ماڵە و ماڵ ئەگەڕان لەبەر ئەوەی کە تەجەمع کۆمبوونەوە دروست نەبێت کە ببێتە دووبارە هۆی دروستبوونی نەخۆشیەکە. منیش ئەو ئەرکەی کە پێم سپێرا بانگەوازکردن بوو بە ناوشارە کە داوا لە خەڵکی بکەین کە لە ماڵەکانیانە بمێننەوە ئەگەر چی ڕاستە زۆر قورسەکایان بێتاقەتی هەیە هەژاری هەیە بژێوی ژیان پێویستە کە ئینسان بژی بەڵام ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم نەخۆشیە ئەگەر ژیان لە دەستبەی ئیتر بژێوی ژیان بۆچی دیارە لە ماڵەوەمانەوە تاکە ڕێگایەکە چارەسەری ئەم شتە بکە و تاکە چارەسەرەکە هەتا ئەو کاتێک کە دەرمانێکی بۆ ئۆدۆزرێتەوە. ئێمە وەکی کێتی مامۆسایانی ئاینی مەریوان و هەورامان یەمامە
پەروەردەی حوجرە و مزگەوتەکانی کوردستانین، خۆمان بە قەرزار و منەتباری خەڵکی بە شەرەفی کوردستان ئەزانین. بۆیە لە هەر بابەت و پرسێکی ئاینی و کۆمەڵایەتی و نەتەوایەتی و نیشتیمانیدا بە ئەرکی خۆمان زانیوە بە پێی توانایی خۆمان بەشدار بین. یەمامە ئەو شانازیشیە هەیە کە بەشێکە لە شورای ڕێکخراوە مەدەنیەکانی شاری مەریوان و ئەم شورا ڕێکخراوە لەسەر پرۆژەی هاوبەش و پرسی هاوبەشی کۆمەڵایەتی کار ئەکەن پێکەوە بە جیاوازی فکریشەوە زۆر گرنگ نییە. یەمامە شانازی ئەوەیشی بووە کە لەم مدەتا لەگەڵ ئەو ڕێکخراوە شورای ڕێکخراوە مەدەنیەکان و ئەو ڕێکخراوانە بۆ خزمەت بەم میلەتە و خزمەت بەم گەل و هۆزی خۆمانە هەڵساون بە دروستکردنی کارگایەک و دروستکردنی مەحلولی زیدە عەفوونی بۆ خەڵکی شار و بۆ شوێنەکانی تر و ئەمانە ئێمە ئەو شانازیمانە پێبڕاکە هاوکاریمان لەگەڵا کردن و هەم لە گرتنەوەی ئەو مەحلولە لە کارگا لە خزمەتیان نابووین و هەم لە بڵاوکردنەوەی لە سەتحی شارا و هەم دیسانەوە بانگەوازکردن لە گەڕەک و کۆڵانی ناوشاری مەریوانە بۆ ئەوە کە خەڵکی ئاگادار بن و لە ماڵە بمێنەوە. ئێمەش سپاسی هاوبەشی ئەوانەکەین و دەستخۆشییان پێ ئەڵێن و داواکەین لە خوای گەورە کە تەمەنیان درێژ بکات و زیاتر مۆفەقیان بکات لەسەر ئەم کارە گەورانە. ئاگادارکردنەوەی بەردەنگەکانی خۆمان لە مینبەرەکانی مزگەوتەوە بەنووسینی بەیاننامە بۆ ئەوەی کە گوێڕایەڵی پەیامی پزیشکەکان و پێشنیادی بێهداشت ببن و بەهێزکردنی ئەو پەیامانە بە دەقە ئاینیەکان و فێقیەکان تاوەکو مسلمانان هەروەکو ئەرکێکی نیشتیمانی و ئینسانی مرۆڤایی خۆیان ئەزانن کە هەڵسن، هەروەها بە ئەرکێکی ئاینیش هەڵسن. و لەم مدەتا کە ئەم نەخۆشیە پێیابووە و ئەم شاڵاوە هاتووە، یەمامەیش بە ئەرکی خۆی زانیوە کە لەگەڵ خەڵکی خێرخوازە بە هاوکاری خەڵکی گەڕک و خەڵکی دێکان بۆ پاکردنەوە و زیدە عەفوونی مزگەوت و سروێز بێداشتی مزگەوت و ناو دێکان و ئەمانە چالاکی خۆی بکات و هەروەها زیاتر خەڵکی ئاگادار کاتۆ لە مەسلەی قەرەنتینە کە قەرەنتینە ئەمریکی شەرعیە و بگرە جارجارێکیش تەنانەت واجبە خەڵکەکان هەڵسن بە قەرەنتینەی شارێک یا ماڵێک یا خۆیان بۆ ئەوە کە خەڵکی بپارێزن. ئەمە شتێکە وەکو تاعون نەخۆشیێکی واگیرە ئەم کۆرۆنایەکە پێیا بووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی لە شارێکە کە تاعون بوو ئێوەی تێمەچن ئەگەر ئێوە خوانە خاسە مبتەلا بوون پێوە مەچنە شوێنێکی تر ئالوودەی بکەن و ئەو خەڵکیشە نەخۆش بخەن. ئێمە هاتوین سعیمان کردووە یەمامە بە زیندووکردنەوە و هێنانە گۆڕی ئەم دەقانە بۆ ناو کۆمەلگا و زیاتر ئاگادارکردنەوەی خەڵکو و بەخشکردنەوەی مەحلولی زیدە عەفوونی بەسەر مامۆساکانە و دوایەوە عەرزەکەم بەسەر خەڵکانێکی ترا و ئەمە وەکو یەمامە خۆی ئەم کارانەیە کە بەپێی توانایی خۆی کردوویەتی. و ئەوەیش بزانین کە تەنانەت نەک خەڵکمان بانگهێش کردووە بۆ تەعتیلبوونی کۆڕ و کۆبوونەوە و زەماون و چایخانە و بازار و ئەم شتانە، بەڵکو بۆ ئەمرێکی گەورەی وەکو نوێژی جومعە کە واجبێکی گەورەیە و لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر زۆر جەختی لەسەر کراوە. ئێمە ڕاندووە بە مسلمانی خۆشەویست کە تەنانەت لەم کاتی مەترسیدا ئەگەر جمعەیش تەرک بکەن گوناهبار نابن و بە ئەرکی خۆیان هەڵبسن و ئێسەیش چالاکیەکان درێژەیان هەیە و ئینشاء الله خوای تەعالا ئەم نەخۆشیە لەسەر مرۆڤایەتی و لەسەر گەلی کوردستان کاتەوە و نەجاتمان ئەبێت و بەڵام ئەبێ ئێمەش کەمێ لەسەر خۆ بین و ئینشاء الله بتوانین ئەو کۆدەنگیە کە لە نێو پزیشکەکانە هەیە ڕعایەت و ڕەچاویان بکەین. ئەو شتەی کە من ئەیبینم نەخۆشیەکە بە سورعەت بە خێرایی خەریکە پەراسێنێت بەداخەوە وەشایەتیش زۆربەی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە خۆمان ئەو جۆرە کە ئەبێ ڕعایەتکەین، ئەو جۆرە کە ئەبێ قەرەنتینەکانمان ڕعایەتکەین نایکەین بەداخەوە. زۆربەی خەڵک بەگاڵتە گرتویانە، زۆر خەڵک بەداخەوە گیانیان لەدەستداوە. من لە جریانە هەم ئێمە خەستەخانەکانمان پرسنلی پزیشکی و دەرمانمان کادری دەرمانمان بەڕاستی مانوو بوون، نە ئیمکانات و تەجهیزاتی بیمارستانەکان و خەستەخانەکانمان، نە پرسنل لە بواری ئینسانی و نیروی پزیشکیە ئێمە توانای مقابڵەکردن لەگەڵ ئەم نەخۆشیمانە نییە. ئێمە تەواو
خەم و خەفەتمان ئەوەتە کە بابە ئەگەر قەرار بێت تووشیش بین بەم نەخۆشیە بە هەمومان لە یەک کاتە و لە یەک ساتە توش نەبین بە زۆربەی خەڵک تووشی ئەم نەخۆشیە بن و خەستەخانەکان نەتوانن جوابگۆ بن چۆن هەروە کە ئەزانن خەستەخانەکان بەس تەنیا بۆ کۆرۆنا نییە تەواوی نەشتەرگەریەکان کە حاڵەتێکی غیرە خێراییان هەیە ینی ئلکتیڤە ئورژانسنی هەموو تعتیل کراون هیچ نەشتەرگەریە گەنجام ناوێت هیچ نەخۆشیەکی ئاسایی لە خەستەخانەکانە پەزیرش ناکرێن بەس بۆ ئەم کۆرۆنا بەڵام خۆ هەموو نەخۆشیەکان کۆرۆنا نییە ئێمە نەخۆشی هەیە تریشمان هەیە کە پێداویستیان بە کاری خێرایی پزیشکی هەیە وەکو تەسادفات وەکو نەخۆشیهایە جەڵتەی دڵ و جەڵتەی مێشک و نەخۆشیهایەکی ئورژانس لە بواری سێرجەریە لە بواری نەشتەرگەریە ئەمانەیش پێویستیان بە کاری پزیشکی و دەرمان هەیە ئەگەر ئێمە بێت و ئابم شێوە نەخەستەخانەکانمان پڕ بێتەوە بەم نەخۆشە کۆرانایە بەداخەوە ناتوانین بە ئەوانیشا بگەینەوە ئەوانیش خەریکن تیاچن بەداخەوە و خودە نەخۆشە کۆرۆنایەکانیش وەختێکە ئەو مراجع کنندەمان زۆر بێت بەڕاستی ناتوانین لە خەستەخانەکانە ئەو جۆرەکە پێیان بگەن بەداخەوە ئیسە وای لێ هاتووە زۆربەی ئەوانەیش کە کۆرۆنا مثبەتن کۆرۆنا پۆزیتیڤن و دێن نەخۆشیەکەیان گرتووە و حاڵیشیان زۆر باش نییە خەستەخانەکان جیان نێرنەوە بۆ ماڵ و لە ماڵ و قەرنتینایەنەکەن ئەمە زۆر ناخۆشە تا زمانێکە بارودۆخەکە ئاساییە بێت و ئەبێ بەڕاستی ڕعایەتیکەن خەڵکەکە زۆر بەجددی بیگرن ئێمە کوردەواری زۆر موسیبەت و کارەساتمان بەسەرا هاتووە ئیتر بەسەبا کارەساتێکی ئاوایش کە ئەتوانین بەدەست خۆمان بەریگرین بەسەرمانە نێشاد کارەساتەکانی تر لە اختیاری خۆمانە نەبوو بێ بەڵام ئەمە بەڕاستی لە اختیاری خۆمانەیە ئەگەر خۆشەویستەکانمان ئەگەر هاوڕێکانمان ئەگەر بنەماڵەمان خۆشەوێت ئەبێ هەمومان ڕعایەتکەین من لەم ڕۆژانە گرتە ویددیوەکەم لە دکتۆرێکی بەڕێز بینی بە ناوی دکتۆر عەلی ڕەزای ئالەداوت کە لە گرتە ویددیۆیەکە ئیشارە بەوە ئەکا مەترسی و خەتەری ئەم ڤایرۆسە لە کوشتاریان نییە ئەنی کوشتنی کەمە لەوانەیە بەقەی ئەنفڵانزایەکی سروشتی عادی کوشتەی ببێ 16 ڕۆژ جارێک توشبووانی پەتای کۆرۆنا دەبەرابەر ئەبنەوە مەترسی ئەسڵیەکەی هالە و 16 ڕۆژ جارە کە دەبەرابەر ئەبێتەوە ئەگەر ئێمە وا فەرزکەین ئیسە لە مەریوانە ئیمڕۆ 200 کەس هەڵگری ویرۆسی کۆرۆنان بە پێی ڕێکاری پزیشکی ئەو 200 کەسە 80% کە ئەکاتە 160 کەس هیچ علامەتێکی نەخۆشینەکان پێوەنیەوە خۆیان نازانن کە ویرۆسی کۆرۆنایان هەڵگرتووە لەوانەیە بازێکیان تۆزێ نەخۆشینی ئاساییان ببێ وەک سەرماخوردەگی و ئەنفڵانزا سەیریەکەن هاتوچووی نەخۆشخانە و دکتۆر ناکەن و لە ماڵە خۆیان چارەسەرە بن ئەمێنێتۆ 40 کەس 20% ئەوەنە لەو 40 کەسیشە بەپێی هەر ئەو ڕێکارە پزیشکیانە کە ئەو دکتۆرە بەڕێزە داوێتی ئەو 40 کەسە علامەتی نەخۆشینەکان پێوە دیارە وەکو قۆزە و پژمین و سەریەشە و تەنگە نەفەسی ئەوانە هاتوچوی دکتۆرەکەن کە ئەچنە خەسەخانە لە سا 20یان کە ئەکاتە 8 کەس لە خەسەخانە نایانیاڵنەوە ئەیان نێرنەوە ماڵە با علامەتەکەیشیان ببێ بەس پێویست ناکا بمێننەوە لە سا 15یان کە ئەکاتە 6 کەس ئەبێ لە نەخۆشخانە بمێننەوە بەستەری بکرێت و لە سا 5 کە ئەکاتە 2 کەس ئەبێ لە ژێر چاودێری تایبەتا بن بچنە ICU جا ئالێرا ئیتر مەترسی 16 ڕۆژەکە دەرەکەوێ ئەگەر ئەم ڕەواڵە هەروە بڕوا و ئەو زنجیرەی توشبوونە هەر کەس لە حانای خۆیەوە نەیپچڕێنێ و ڕێکارە پزیشکیەکان نەبا بەڕێوە ئیمڕۆ کە 28 دوانزەیە 16 ڕۆژی تر کە ئەکاتە تقریبەن چواردەی فەروەردینی 99 ئەو 6 کەسە کە پێویستی بەمانەوەیە لە خەسەخانە ئەبن بە 6 کەس و ئەو 2 کەسە کە پێویستی بە چاودێری تایبەتە ئەبن بە 20 کەس بەڵام ئەگەر ڕەواڵەکە هەر ئاوا بێ و 16 ڕۆژی تری پێ ئیزافە ببێ بەپێی ئەو ڕێکارە پزیشکیانە لە 1/2 لە 1 ئوردیبەهشتی 99 ئەو 6 کەسە ئەبن بە 600 کەس و ئەو 2 کەسە کە ئەبێ لە ژێر چاودێری پزیشکیا بن چاودێری تایبەت چنە ICU ئەبن بە 200 کەس کە هیوادارم هیچ کاتێک لەو 16 ڕۆژە ئیتر تێپەڕ نەکەین چون ئەگەر 16 ڕۆژی تری پێزیا بێت لە حەڤەی حەڤەی ئوردیبەهشت کە ئاخرین 16 ڕۆژ بێ ئەو نە ئەو ئامار و ئەو ژمارانە ئەچنە سەر و ئیتر سەرسوورهێنەرە ینی 600 کەسەکە ئەبێ بە 6000 کەس 200 کەسی چاودێرە تایبەتەکە ئەبێ بە 2000 کەس کە ئیترەوە فاجعەیە قەیرانە و بەپێی ڕانمایی هەر ئەو پزیشکە بەڕێزە دکتۆر عەلی ڕەزای ئالەداوت کە ئەو گرتە ویددیۆیە پەخشە کردووە و ئەویش لە
پزیشکە جیهانیەکان و ناوخۆییەکان نەقلی قەولی کردووە و لەوان ئەگەڕێتەوە تەنیا ڕێگە چارەی ئەو 16 ڕۆژەتە کە نێڵین لە 16 ڕۆژ کەرتێکا دەبەرابەر ببێتەوە ماوەی ئەو 16 ڕۆژە هەرچی زۆرتر بێ قەیرانەکە کەمترە ئەگەر ئێمە بتوانین ئەو 16 ڕۆژە بکەین بە 3 مانگ یا بکەین بە 2 مانگ و نیو ئێمە لە 3 مانگی ترا ڕێژەی نەخۆشەکان ئەو نەزۆرە بێ کە لە خەسەخانەکان و نەخۆشخانەکانە ببن بە کێشە نەک لە 16 ڕۆژە و تەنیا ڕێکارێکیش کە هەیە قەرەنتینەیە لە ماڵە دانیشتنە و بێداشتی تاکە کەسیە. ئێمە وەکو باقی شوێن و ڕێکخراوەکانی تر کە لە مەریوان و لە شارەکانی تریشا لەم وەزعیەتە دەستیانداوەتە هەوڵ و کارانێکی خۆبەخشانە وەکو باقی ڕووداوەکانی تر کە کەمپەینهایەک بە شێوەیەکی خۆبەخش و مستەقل بەڕێوەچووە لەم کارەیش ئەگەرچی کەمپەینێکی زۆر منسەجم نەبوو بەڵام هەر لایەنێک بەپێی توانایی خۆی هەوڵی داوە لەم کارە ڕۆڵ بگێڕێت و کەمترین خەسار بە کۆمەلگا بگەیت هەوڵ بدا کە خەسارەکان بە ئاستی بێتە خواردترەوە بۆیە ئێمەش لەو ڕاستایەدا لە پێی ئەوەی کە چین و توێژەکانی ناو کۆمەلگا جۆرا و جۆرن لەوانەیە بۆ وێنە چینی پەرستار و کادری دەرمانی ناو نەخۆشخانەکان لانیکەمەکەی ئەگەر کەرەستەی پێویستیشیان نەبێ خۆیان لە ئاستێکی تا ڕادەیەک باشترە بتوان بە پوڵێک کە هەستیان شتەکان دابین بکەن بەڵام چین و توێژێکی ترکە لە کۆمەلگا هەیە وەکو کرێکارەکانی شارەوانیەکان وەکو ئەو کرێکارانەی کە لە جێگای سوتەمەنیەکان کارەکەن و خەڵکانێک کە لەسەر خیابانەکان خەریکی دەستفرۆشی میوەفرۆشین لە ناچاریا ئێمە هەوڵمانداوە بەپێی ئەوە بەو ئاستەی کە تواناییمان هەیە ڕێژەیەک لەو جلوبەرگە تایبەتانەی کە ئاستی خەسارەکە کەمترێنێتە خوار و پارێزراوتریان نەکات لەگەڵ دەمامکێکی تایبەت و باشترە بۆیان دابین بکەین و بیدەین بەو کرێکارە بەڕێزانەی شارەوانی و چەند بەشێک لەو کرێکارانەی جێگای سوتەمەنیەکان ئێمە هەوڵەکەمان لە مەرحەلەی ئەوڵی تەواو بووە بەپێی ئەوەی کە توانایی ماڵیمان ڕەنگە بەو شێوەیە زۆر نەبێت کە بتوانین بەشێکی هەموو لایەنێک پوشش بدەین لە کارەکە بەڵام لە هەوڵداین کە بەشی دومیشی بخینە بواری جێبەجێکردنەوە و تا ئەو شوێنەیش بکرێ لەگەڵ بڵاوکردنەوەی ئەو شتانە زیاتر خەڵک ڕابێنین بەوەی کە لە ماڵەوە بمێنەوە ڕێنوێنێ پزیشکیەکان لە بەرچاو بگرن ئەم نەخۆشیە شتێکتان پێ بڵم پێشتر زۆربەی ئەو کەسانە کە تووشی ئەم نەخۆشیە بوون بەداخەوە لە خەستەخانەکان و لە دەرمانگاکان و لە عیادەی پزیشکەکان گرتوویانە ئەو شوێنانە کە قەرەباڵغە خەڵک تووشی زۆریەکە بە تایبەت کەسێلەکە کە بۆ نەخۆشی دێن بۆ ویاوە کەسیش نازانێ نەخۆشیەکە ئەن چییە ئەمە لە تبقە ئامارە پس تا ئەو جێ بۆمانەکرێت مەگەل لە مەواردێکی زۆر پێویستە هاتوچوو سەردانی نەخۆشخانەکان بەڕاستی نەکەین ئەم نەخۆشیە ئەتوانم بڵێم هیچ علایەمێکی تایبەتی بە خۆی نییە هەر وەکو پەتایەکی ئاساییە لە بنیامهایەکی مختلفیشە علایەمەکەی فەرقی هەیە هەموو کەس وەکو یەک نییە علایەمەکانی ئێمە نەخۆشمان بووە ئەسەن بۆ چ کابێک ڕۆیشتووە کاتێ عکسێکی سینگی گیراوە دیانە کە یەکسەر سیەکانی دەرگیرە و تووشی کۆڕۆنا بووە هیچ علایەمێکی نەبووە ئەم نەخۆشە حتا تەنگەنەفەسیشی نەبووە بەڵام وەکو کە شخصێکی ناقل حامڵی ڤیرۆسەکە بووە ئینتقالی داوە بە خەڵکانی دەوروبەری خۆی هیچ تووشێکی هیچ کێشەیەک نەبووە علایەمێکە کە بۆ ئەم نەخۆشیە باسەکرێت شاید ئەوەڵین علایەمی ئەحساسی کوفتەگی و خەستەگی و مانوبوونی لەشە بێهێزی و بێتینیە دوایەوە ئەگەر زۆر بخایەنێت و نەخۆشیەکە لەشی نەتوانێت لەگەڵم ڤیرۆسا مبارزەکات و تێکی بشکێنێ تووشی یاوە بێت یاوێکەکە کە معموڵەن لە 38-39 دەرەجەی سیلسیوس زۆرترە دوایەوە ئەگەر بازم لەشی نەتوانێت ئەم ڤیرۆسە لەبین بات و بڕاتە قۆناغی داهاتووە ممکنە تووشی کۆخە ببێت یا ئێشی قوڕک ببێت کۆخەکانیان معموڵەن کۆخایەکی وشکە بەڵغەمی نییە خەڵتی نییە دوایەوە ئەگەر بازم زۆر بخایەنێت درێژ بخایەنێت تووشی تەنگەنەفەسیە بنەمانە ئەحساسەکەن وەکو کەسێکە ئەکەوێتە ناو ئاو ئەخنکێ ئەحساسی خەفەگیەکەن حاڵەتێکی خەفەگیان پێدەسەدا و ئەگەر بازم زۆر توولکێشە حتا ممکنە تەرەف ئاستی هۆشیاری بێتە خوارەوە دووچاری بێهۆشی و کەوتن ببێت ئەمانە زۆرتر علایەمەکانی ئەم نەخۆشیە بەڵام وتم لە هەموو کەس ئەم علایەمە بەو شێوازە کە من پلە باسم کرد بۆ ئێوە ڕوونادا ممکنە کەسێ بێت بەس علایەمی کۆخە بێت بەس علایەمی تەنگەنەفەس بێت یا بەس یاوی ببێت ئەمانە ئەبێت کەسێک ئەم علایەمی هەیە من بەڕای من ئەگەر تەنگەنەفەسیەکەی بەتایبەت زۆر نییە
ینی نەفەسی بەڕاحەتی بۆ کێشێت باشترین شێوە ئەوەیە دەرمانی لێ سادە وەکو خواردنەوەی مایعاتی گەرم چای دەمنوشەکان لە ماڵۆ غەزاهای گەرمەکو شۆربا و ئەمانە زۆرتر ئیسفادەکات میوەجات و سەوزیجات زۆر باشە ئەمانە لە ماڵەوە بخوات و تابزانین لە کاتژمێرهای داهاتووە ڕووبەکوێ ڕوە ئەگەر لە 24 تا 48 ساعتی داهاتووە خراپتر بوو حتممە نەبێ سەردانی پزیشک و ئەو سنتەرانە بکا کە بۆ ئەم نەخۆشیە تەرخان کراوە و ئەگەر ڕووبە باشی چوو کە زۆر باشە و هەر لە ماڵە بمێنێتەوە زۆر باشتر و سەیفتر و سالمتر لەوەیە. هەروەکە ئەزانن ئەم ڤایرۆسی کۆرۆنا کە بڵاوە بووە کە شایعەکەشی کەوتە ناو کوردەواری ئەمە مازانی کە بەرەو قەیرانە ڕۆین و مەوادە بێداشتیەکان بەتایبەت ماسک و مەوادە زێدە عفونی نەمە ئێمە هاتین پێشەوەی کە ئەم شتە دەست پێکات وتمان چەلەنجە یا چاڵەشی دابنین کە مردم دڵیان بۆ یەک بسووتێت بە هانای یەکترۆ بێن ئێمەساین لەگەڵ یەک دوودانە خۆشەویستمانە دکتۆرێکی خۆشەویست بەناو دکتۆر ڕەزایی لەگەڵیان قسەمان گوتمان ماسک بێنین خۆمان بیکڕین و بە خۆڕایی بە خۆبەخشانە بێن بە خەڵک و خەڵک ئیسفادەی لەکە کەم کاریشمانە کردو بەڵام بەداخەوە ماسکەکانیش نەما لە ناو داروخانەکان و شتەکانە نەما بوو بە قەیرانێک گەوە بوو جەماعەتە خۆشەویستمان هەڵسان وتیان کەمپینێک دابرین کەمپینێکی خۆمان دروستکەین خۆمان کارگای تۆلیدی لێ بدەن برانی خۆشەویستم برای عزیزم کاکە جەلالێ زەندیە خۆشەویست دکتۆر کەیوانێ سادەخیان و برای عزیزم کاکە بێهزادێ زەندی عزیز هەڵساین کارگایکیان هاورد کارگای تۆلیدی ماسکیان ڕێخست کە بە خۆبەخشانە دروستی بکەین و بە بینە خزمەتە خەڵکی خۆشەویستمان کارگای لە چوارڕای سەفینیانە اختیارمان بە خۆبەخشانە ئەو خۆشەویستانەوە ئیشی خەیاتیان نەزانین لە تۆلیدیا کاریان کردبوو هاتن بەهانامانەوە خەیرین و خێرخوازانی خۆشەویستیش حمایەتیان کرد لەم کارگا هونەرمەندان بەشێکیان هاتن پاڵپشتیان کرد و ئێمە کردمانە تۆلیدیە ماسکێ ڕایگان کە برای خۆشەویستمان نایە عزیزیە خۆشەویست و خانمە ڕەحمانی و خانێ مەنسووری زۆر لەم کارە یارمەتیمانان زۆر کەس بوون کە ناتوانم ناویان بێرم ئەتر ئەوە بوو کە ماسکەکان کە ئامادە بوون بە ئەولوێت بەنی کە لازم بوو دامانە کە بڵاومان کردو بە مەراکەزە پزیشکی بە نانەوایەکان بە تاکسیەکان سەتە شارەوە مردمی حاشێنشینەم کارمانە کرد و ئیسش شکر بۆ خوا جوایەکی باشی داوام چەلەنجەم لە شارێک کامیێراندایانە لە شارێ مەریواندایانە و لە دیواندەرە و دێهگولان هەر لە دوایم چاڵەشێمە کارگای تۆلیدە ماسکیاندانا و خەڵکی خۆشەویستی زۆر حمایەتیان کرد و دەستخۆشیەکەم لە تەواوی ئەو بەڕێزانەی کە لەم چاڵەشا بەشدار بوون و سپاس بۆیەوەی خۆشەویست کە لەگەڵمانە بوون ئەوڕۆ لێرە بە هاوکاری کۆمەڵێک لە وەرزشوانان و بازاریان و هونەرمەندان و چالاکانی مەدەنی شاری مەهاباد کۆبوونەوە هەڵمەتێکمان دەست پێ کردووە لە ڕۆڵی وەرزشوانی بەهمەن بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەو هەڵمەتەدا بە سازکردن و بڵاوکردنەوەی پاککەرەوە دەمان هەوێ بەرەنگاری ئەو نەهامەتیە بینەوە داوامان لە خەڵک ئەوەیە کە بە نەهاتنەدەر لە ماڵەکانیان هاوکاری ئەو هەڵمەتە بن و یەکێک لە گرنگترین خاڵەکان کە خەڵک دەبێ ئاگادار بن ئەوەیە کە تەنیا پابەندی ڕێنمایی تەندروستی پسپۆڕەکان بن و خۆیان بە دوور بگرن لەو کارانەی کە هیچ بنەمایەکی زانستیان نیە و سپاس بۆ هەموو هاوکاریانی بەڕێ چالاکەی خۆبەخشانە لەم شارە دەستی پێ کردووە لەلایەن چالاکانی مەدەنی و فەرهەنگی و هونەرمەندانی شارەوە بەڕێوە دەچێت هەموو کەلوپەل و پێداویستەکان تەنانەت سازکردنەکەشی بڵاوکردنەوەکە و خاوێنکردنەوەکەی خۆبەخشانە بەڕێوە دەچێت و لەلایەنەوە سەربەهێز نەهادەکان و وەرگانەکانیان بعد شتێتر کە بڵێم ئیسە لە سوسیال مدیا زۆر باسیەوەکەن کە مکەمڵەکان و ویتامینەکان و چی بخۆین و ویتامین سی بخۆین زینک بخۆین نازانم ویتامین دی بڕوانە ئەوە بۆ زمانێکەوێت کە تۆ تووشی ئەم حاڵەتە نەخۆشیە نەبوویت و بۆ قەبیکردنی لەشت ئیسفادەی لەکەی بۆ ئەوە سیستمی دفاعی واتە سیستمی بەرگری لەشت تەقویەتکەیت و هێزی بەریتە سەرێ بۆ ئێستا کە نەخۆشیەکە هاتوو ئیتر ئەوانە زۆر کارساز نین و داوا لە خەڵکەکەم هجوم نەبەرن بۆ دەرمانخانەکان بۆ کڕێنی ئەمانە ئەسە وای لێ هاتووەکە تۆ سادەترین مکەمەڵ و ویتامین لە دەرمانخانەکانە دەست ناکەوێت خەڵک دەستیان پێ کردووە ویتامینی دی 50,000 واحدی کە مانگە جارێک بۆ بنیامێکی تەمەن سەرۆی 12 ساڵ ئەگەر مانگە جارێ دانێک بەس بێ من بینیومە لە دەوروبەرەکان لە نەخۆش
نەخۆشەکان زەنگم بۆ لێدەن ئەپرسن ڕۆژەدانێکی لێخۆن ئەمە لەوداوە تووشی مەسمومیت بەم نەخۆشیانە بن اتفاقا زۆربەیان وازیەتەکە خراپترەکەن ینی تەندروستی لەش ئەبەنەجێر مەترسیەوە بە هیچ شێوەیەک ئێمە تەوسیە ناکەین ئەو کارانە بکەن تەنیا شتێکە تەوسیەکەن ئەو ڕێنمونایانە بۆ شتنی دەس و پاک و خاوێن ڕاگررتنی ماڵ و ئەو شتانێک کە زۆرتر دەسی لێ ئەدەن و تەماسیان هەیە لەگەڵا بە ئێزافەینکە مانەوە لە ماڵ و مانەوە لە ماڵ و مانەوە لە ماڵ و بۆ هەزاران جار گەلی ئێمە گەلێکی زۆر دڵسۆز و خەمخۆر و هاوخەمە هەموو جار لە کارەسات و لە ناخۆشیەکانە لە کاتێکا کە گەلەکەمان تووشی چەرمەسەری و گرفت بووە نەک تەنیا گەلی کورد بە تایبەت گەلانی تریش گەلی ئێمە هەستاوە بە کاروی جوان و ڕێکوپێک و خێرخوازانە لە شارەکانە ئالەم ماوەیە من بیستم کە زۆرێک لە خاوەن مڵک و خاوەن دووکان و خاوەن ماڵەکان هەستان بە بەخشینی کرێی مڵکەکانیان ئەمە کارێکی زۆر جوان بوو بۆیە من بە پێویستم زانی هەر لێرەوە سپاسی هەر هەموو ئەو ئازیزانە بکەم کە بەهۆی بێکاری زۆرێک لە خەڵکە کرێچین کرێی مڵک خانوو و دوکانەکانیان بەخشی جێگەی ڕێز و سپاس و پێزانینە لە زۆربەی شارەکان لە سنە لە مەریوان لە بانە لە بۆکان مەهاباد کرماشان وە زۆرێک شوێن کە من ئاگادار بم زۆر کەس خاوەنی مڵکەکان کرێکەیان بەخشیوە هەر لێرەوە دەستی هاوسۆزیان ماچەکەن هەڵبەت ماچکردن و دەست لێدانەوە لەم ڕۆژانی کۆرۆنا قەدەغەیە پێغەمبەری خۆشەویستە فەرمێ ئین الله في عون العبد ما دام العبد في عون أخيه خوای تەعالا پشتیوانی بەندەی خۆیەتی ئەگەر ئەو بەندە پشتیوانی برای خۆی بێت دیارە لەم کاتی قەیرانە ئێمە قەیرانێکی ئابووری شەریکە تێپەڕ خاین لە قەیرانێکی ئابووریدا ئەو کەسانەی کە خاوەن مڵکن خاوەن دوکانن خاوەن ماڵن خوای تەعالا لە سەروەت و سامانی ڕەحمەت پێی بەخشیون و دڵ و دەروونێکی گەورەیان هەیە ئەتوانن ئالەم کاتا یەکێک لەو شتانە کە ئەتوانێت ئەم نەخۆشیە لەسەر مرۆڤایەتی و ئەم خەڵکە بکاتەوە سەدەقەدانە چاوپۆشیکەن لە کرێ ماڵەکەیان لە کرێ دوکانەکەیان بەنیەتی دەفع البەڵا و بەڵاگەردانی خۆیان ماڵ و مناڵیان خۆشەویستانیان و ئەم خەڵکە بەڕێزە ئەمە ئەرکێکی زۆر گەورەی هەم ئاینی هەم ئینسانی هەم نەتەوەیان بەجێهێناوە جا دیارە لەم وەختی قەیرانی ئابووریا کرێکاری فەقیر ناوێرێ بچێ کار بکە یاوەکو دوکاندار بازاری نییە ئەو وەختە کرێماڵ قورسە لەسەر شانیان ئەوان ئەتوانن لەم کاتا هەڵسن وە گەلی کوردیشن ئەو چاوەڕوانیە لێکردی لە ساڵی نەوە یەکا کە ڕاپەڕین کرا لە سلێمانی و لە ڕانیە و هەولێر و ئەوانە مامۆستایانی قوتابخانە یەک ساڵ هەروە بەبێ وەرگرتنی پارە و بەرامبەر دەرسیان وتەوە بە مناڵان ئەمە چاوەڕوانی ئەکرێ لە شەرافەتی کوردانە لە چاوەڕوانی ئەکرێت لە ناخی ئەهلی ئیمان کە ئینشاڵڵا ئەو چاوپۆشیە بکەن مانگێک دوو مانگ بۆ بەڵاگەردانی خۆیان و ماڵ و مناڵیان و ئەم خەڵکەی شەوە ناویشیان هەم لە مێژوودا ئەمێنێتەوە لە دنیا قیامەتە سەربەرزی لای خەڵک و خوای خەڵکیش بن لێراوە ئەتوانم بڵێم ئەرکێکی ئەخلاقیە ئەرکێکی ئینسانیە ئەرکێکی نیشتمانیە کە ئەم پرسە جددی بگرین لەبەر پاراستنی گیانی خۆمان لەبەر پاراستنی گیانی هاونیشتمانیانمان لەبەر پاراستنی گیانی مناڵانمان ئێمە قەرزاری مناڵانی ئێمە قەرزاری ئەم هاونیشتمانیانە بۆیە پێویستە ئەرکێکی ئەنسانیە کە ئێمە خۆمان بپارێزین کەواتە ئیستا هیچمان لەدەست نایێت مەگەر ئەوەی کە لە ماڵان بمێنینەوە بۆیە تکا دەکەین لە سەرجەم هاونیشتمانیانی بەڕێز لە سەرجەم هاوشاریانی بەڕێز لە سەرجەم خەڵک داوا دەکەین تەمەنا دەکەین دەپاڕێنەوە کە لە ماڵان بۆ ماوەی کاتی بمێنەوە با پەر نەسێنێت کە پەرەیسەند بۆمان بەڕاستی کۆ ناکرێتەوە ئێمە قوتابخانەکانمان بۆیە داخراون ئەوە بە شێوەی ئانلاین یا لە شاشە تەلەڤیزیۆنەکان و خەریکن لە ماڵەوە ئیدامە بە خوێ درێژە بە خوێندنەدەن بۆ ئەوەی کە مناڵەکان لە چوارچێوەی ماڵەکانیان نابن نەک ئەوەی بێنە ناو کوچە و کۆڵان و دیسان تێکەڵی مناڵانی گەڕەکی تر و دراوسەکانی تر بن و خوا نەخواسە دووچاری ئەم نەخۆشیە بن هیوادارم کۆمەلگا
ئاستی بەرپرسایەتی بەرامبەر بە خۆی بۆ تەندروستی خۆی بۆ تەندروستی ماڵ و ژیان و دراوسێ و کۆمەلگای خۆی ئەم شتە ڕەچاو بکات و باوەڕ بکات کە ئەم نەخۆشی نەبوونی هەیە. داوا کەروجە سەرجەم خەڵکو بە شەرەف و مەریوانی و تەمام و ناوچە کوردنشینەکە ڕاستە سەختە ڕاستە احتماڵەن قابلی تەحمڵ نەوە بەڵام لازمە بەڵام پێویستە کیانەوە بنیشمێرە یانەوە جمنە وەرمی یانەوە تەکانە وەرمی پۆچی داواتە کەروشنە تەمەناتە کەروشنە ئەگەر پێی ماوەوی کاتیش بیان یانەوە تەکانەمە وەردێ ئێمە قەرزار و بنەماڵەکان مێ قەرزار و خانوادەمان مێ قەرزار و کتێبێن مێ ئینەیە کەرمێ دەرفەتێ و بتاومێ ئاق هەرزا تا حەدی جوبران کەرمێوە. پەیامی ئێمە وەکو یەکێتی مامۆسایانی ئاینی مەریوان و هەورامان ئەوەیە کە لە دوای نیعمەتی ئیمان باشترین نیعمەت تەندروستی و سڵامەتی ئینسانەکانە و واجبی سەرشانی ئێمەیە کە ئێمە بیپارێزین و یەکێکە لەو نیعمەتانە کە لە گۆڕیشا و لە دوا ڕۆژیشا پرسیارمان لێ ئەکرێ لەبارەیەوە. جا دیارە ئەو نەخۆشیەکە هاتووە ئینسانی خاوەن عەقڵ و ئاوەزە بێ بزانێت کە ئەو نەخۆشیە جیهانی ژەڵەژاندووە و ناخی مرۆڤایەتی هەژاندووە و کۆدەنگی پسپۆڕان و بواری پزیشکی لەسرە. هەروەها خۆبواردن و خۆگێرکردن لەمە کارێکی دروست نییە و ئینسان ئەبێت ئاگادار بێت تاوەکو خولاسە وەزعەکە زیاتر خراپ نەبووە و نەخۆشیەکە زیاتر تەشەنەی نەسەندووە ئەبێ ئێمە بەرگری لێ بکەین و ئێمە داواکاریمان هەلێرەوە لە خەڵکی خۆشەویستی کوردستان ئەوەیە کە ئەو نەخۆشیە مەترسیدارەکە پێیا بووە دیارە تا ئێستا دەرمانی بۆ نەدۆزراوەتەوە. گەورەترین و باشترین ڕێگە بۆ ڕزگاربوون لەم نەخۆشیە و پچڕاندنی ئەڵقەوی زەنجیری تەشەنەکردنی ئەم نەخۆشیە لە ماڵەوەبوونەوەیە تکایان لێ ئەەکەین لە ماڵەوە بمێننەوە و خەریکی عیبادەت و بەندایەتی خوای تەعالا و متالعە و زیاتر ئەوەختە خوێندنەوە و کتێبی چاک لە بەردەستیان نابێت و بەرنامەی باش پەیڕەو بکەن بۆ ئەوە کە تااقەت بگرن خۆیان و مناڵەکانیان و گەورەکانی ماڵ سعیکەن ڕۆحیەیەکی باشتر بە مناڵەکانیان بدەن و داوایان لەکەین لە کۆبوونەوەکانە بەشداری نەکەن خزمەتێکی گەورە هەم بە خۆیانەکەن هەم بە کۆمەلگای مرۆڤایەتیەکەن هەم بە کوردستانی خۆشەویست و گەری کوردستانەکەن. داواکارم یەک نەفەر لە ماڵەوە کە لە بواری تەندروستیە لە هەمویان باشترە گەنجترە ئەو کارانە بسپێرن بە ئەو بۆ سندەکانیشیان شت سندەکانی پێداویستی سندەکانیان هەر جۆرێک بە نامەڕزی بۆ بکەن کە هەر سێ چوار ڕۆژ کەڕەتێ بڕۆنە دەرەوە وانە بێ ڕۆ هەموو ڕۆژێک بڕۆن خەریدێ بکەن ئەگەر شتێکیان پێویستە هەمووی لە ماڵەوە یادداشتیکەن بڕۆنە دەرێ بیسێنن من پێشنهادمەوەسە هەفتەیەک جارێ بڕواتە دەرەوە ئەو کەسیژە کە ئەڕواتە دار و ئەبێت تەواو ڕێنمونیەکانی تەندروستی ڕعایەت کات دەمامک لە دەموچاوی بکات حتمما دەستکێش لە دەستی بکات وەختێک کە کاتێکە ئەڕواتە دەرەوە سایکە تا ئەو جەیەکە ئیمکانیە زۆر دەست نەدا لە دەستگیرەی دەرگا و شوێنە گشتیەکان بە دەستکێشەوە خەریدەکانیشی کە کرد هاتەوە بۆ ماڵەوە من تۆسیەکەم حتمما پێش ئەوە بیباتە ماڵۆ داینی لە دەرەوە ئەو شتانە کە ناو علاکەیە حتمما علاکەکانی دەرێنێت و بە شێوەیەکی بێهداشتی بخاتە ناو علاکەیەکی تر کە توان بیبەنە دەرەوە لیباسەکان خۆی لە دەرەوە دانێت نەیباتە ناو ئەو ماڵێکە بنە ماڵەکەی لەوێ ئەژین و دەستکێشەکان کە لە دەستی کردووە حتمما بە شێوەیەکی بێداشتی دەریبێنێت دەمامکەکانی لە دەرەوە فرق نەدا دەستکێشەکانی فرق نەدا چۆن سابت بووە لە ئامارێکە گرتوویانە زۆربەی انتقالەکان لە بەم شێوە بووە ئەو کەسانی کە دەستکێشێکیان لە دەست بوو هەروە فرقیان داوە لە ناو کوچە و کۆڵانە ناو شەقامەکانە و کەسێ لەتر دەستیان لێکەوتەوە بەداخەوە خۆ ئەو ماموران شارەداریە کە دێن ئەو بێچارانە بە ئەنازەی کافی ئالەم کاتا مشکڵیان هەیە و سەریان شلۆقە و قەرەباڵغن ئەمەش گێچەڵەتریان بۆ ئیزافە نەکەین ئێمە نەبینە باعث نەخۆش بوون و ئازیەت و ئازاری ئەوانیش ئەو پێداویستیانە کە دێنەوە ماڵەوە ئەگەر لە ناو علاکان بەستەبەندیان هەیە پێشەوە بەستەبەندیەکان باسکەن حتمما بە ئاو گەرم و سابوون کەفاوێ بگرنەوە بە دەستماڵێکی تەمیزیکەن بیشۆرنەوە دوایەوە بینێن ناو یەخچاڵ من خایشان لێکم ئەوانەی کە ئەڕۆن لە نانوەخانەکان نانەگرن دەستماڵێکی تەمیز لە ماڵەوە بەرن لەگەڵ خۆیان نانەکانی لەناو ئەوە تێبخەن بە گەرمی نانەکان لەناو نان بەو گەرمایە کە ئەی بینێ لەناو تەنور و نانوەخانەکانە ئەو ڤیرۆسە تیا زین و نامێنێت ڤیرۆس لە دەمای سەرۆی 40 دەرەجا ئەمرێت دەنەتی نیگەرانی ئەوە مەبن ئەگەر قەرار بێنانەکانیش تووشی ئەو ڤیرۆسە بێت لە دەست لێدان و لە کاتێکا کە لە نانوەخانە تا دێنیەوە بۆ ماڵ ئەگەر ڕعایەت نەکەن
ئەمانە بە جوانی ڕعایەتکەن کە گەیشتە ناو ماڵۆ پێش ئەوە بڕوات لەگەڵ بنەماڵەکەی تۆقە بکات و ئەوەڵەن من تۆسیەکەم بە هیچ عنوان تۆقەکردن نەبێت حتا لە ماڵۆش ئەوانە کە بە یەکۆ زندگیەکەن بە یەکۆ ژیانەکەن لە ناو یەک ماڵە ئەو فاصلە یەک متریە لە یەکتری حتمما ڕعایەتکەن چون ئێمە نازانین بەڕاستی ممکنە کەسێکمان گرتوێتی ناقلی ئەو نەخۆشیە بین بەڵام علایەممان نیە بەڵام بتوانین بینێن بە کەسێکان دەور و بەرمانەوە حتمما ئەو فاصلە یەک متریە ڕعایەتکەن دوایەوە بڕات بە جوانی دەسوپلی بشۆرێت ناخونەکان حتمما کۆتا بکرێتەوە ئەو ناخونانە ممکنە چڵک بڕواتە ژێری لە حینی شتنا جوان تەمیز نەبێت ئەمانە لە ڕعایەتکەن ئینشاءڵڵا بە ئومێد خوا تووشی ئەم نەخۆشیە نابینەوە کارە ساتەیش لە ملەتی ئێمە بەتایبەت ملەتی کوردەواریە بێت. ئازیزانم ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەشکرا بەنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بوو کە تایبەت بوو بە ڤایرۆسی کۆرۆنا بەو هیوایە هەرچی زووترە ئەم بەڵایە لەسەر مرۆڤایەتی لا بچێت و دوور بکەوێتەوە و بگەینەوە بە ڕۆژانی ئاسایی و ڕۆژانی خۆش تا بەرنمەیەکی تر شاد و بەختەوەر بن.